هیچ زیندەوەرێک نییە لەم زەویەدا ڕزق و ڕۆزیەکەی لەسەر خوددا نەبێت و ئاگادارە بە شوێنی حەوانەوە و شوێنی دەرچوونیان هەموو شتێک تۆمارە لە دۆسیەی ئاشکرادا لە لەوح المەحفوظ. ئەگەر خێر و خۆشی و ئاسوودەی یەکمان بە ئادەمیزاد بچێژین لەوە دوا بۆ تاقیکردنەوەی لێی بسێنینەوە ئەوە بەڕاستی دەبینیت ئەو کەسە ناومێد و بێهیوا و سپاس ناپەزێرە و قسە و گفتاری بۆنی بێباوەڕی و خوددا نەناسی لێ دێت. هەروەها ئەگەر دوای ئەو تنگانە و ناخۆشەی کە تووشی بوو ناز و نیعمەتی پێ بچێژین ئەوە بێگومان دەڵێت ئیتر هەرچی هەژاری و ناخۆشیە لە کۆڵم بۆتەوە و بەسەر چووە، چونکە بەڕاستی زۆر خۆشحاڵە و شانازی بەخۆیەوە دەکات و لە خۆی بایی دەبێت وا دەزانێت هەروە ژیانی بەردەوام دەبێت. جگە لەو کەسانەی کە خۆگر و ئارامگر بوون و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە لە خۆشی و ناخۆشیدا سروشتی خوددا ناسیان ناگۆڕێت، ئەوانە لێخۆشبوون و پاداشتی گەورە و فراوانیان بۆ هەیە.